ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان بە ئاڵلقەیەکی تر لە زنجیرە بەرنامەکانی بەرنامەی ژیانەوە میوانی ماڵەکانتانین. کۆماری ئیسلامی ئێران دەیان ساڵە منداڵان لە زینداندا لەگەڵ دایکانیان دەهێڵێتەوە. لە یاسا و هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی لە دژی ژنان نامرۆڤانەترین شێوازەکانی مامەڵەکردن لەگەڵ ژنان و بەتایبەت ژنانی ناوزیندان ئەنجام درراوە. هەزاران کەس لە ئێران دەژین کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا گەورە بوون. گفتوگۆی ئەمڕۆمان تایبەتە بە بارودۆخی ژیانی دایکان لەگەڵ منداڵەکانیان لە زیندانەکان و بەتایبەت کاریگەری ڕۆحی و ڕەوانی ئەم دیاردەیە لەسەر خێزان و دۆست و کەسوکاریان و هەروەها لەسەر ئەو کۆمەڵگایە کە ژیانی تێدایەکەن کە هیوادارین لەلایەن ئێوە جێگەی سەرنج بێت. بۆ مەسەلەیە ئێمە داوامان لە هاوڕێمان تووبا کەمانگەر چالاکی سیاسی کردووە بۆ وەڵامدانەوە بە چەند پرسیارێکمان لە بەرنامەی ژیانەوەی ئەمڕۆماندا ئامادە بن. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵماندا بن. هاوڕێ تووبا سڵاو بۆ بەڕێستان و زۆر سپاس بە ئامادەبوونتان لە بەرنامەی ژیانەوەی ئەمڕۆماندا. منیش سلااو ڕێزم هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی ئێوە زۆر سپاس لە خمەتان. زۆر سپاس بەخێر بێت. هاوڕێ تووبا یەکەم پرسیار بۆچی کۆماری ئیسلامی ژنانی دووگیان و ژنانێک کە منداڵی بچووکیان هەیە لە زیندانی دەکات؟ ئەمانێ بزانین ئەم کارە چه سوودێکی بۆ کۆماری ئیسلامی هەیە؟ بازم سپاس بۆ ئێوە و تەشەکر بۆ ئەم بەرنامەتانە. تەی 45 ساڵ 46 ساڵی گذشتە بە سەرهاتنی یعنی دامەرزاندنی حکوومەتی جمهوری ئیسلامی لە ئێرانە دەسەڵاتێکی ڕەشی کولەن بەسەر جامعەی ئێران و بەسەر کۆمەڵگەی ئێرانە گرت. بۆ جوابی ئەو پرسیارە زۆر شتی یعنی زۆر جواب هەیە کە بیدەنەوە بۆ ئەوشتە. یەکەوەی کە وەحشەت و ڕابێکە کەوە لە ناو جامعە دایمەرزان و دەسەڵاتی ڕەشی بەسەر مردمان گرت. ئەوەی کە لە نەزەری منە ئەو تحقیقاتێکە کە وەکو خۆم حەداقل کردومە وەکو خۆم تەجروبەم کردو لە زیندانە ئەوەیە کە چاوترسیە زیاتر یعنی شەلم کۆرم ناپارێزم هەر کێکە کە ئەعتراضکە هەر ئینسانێک لە کۆمەلگایەکە کە کۆمەلگایەک بێ شیاوی ژیانی هەر ئینسانی لەو کۆمەلگای حەقی بێ هەر جۆرەوە پێخۆشە ژیانکە چه ژن بێتەوە چه پیاو. ئەم دەنگە لە ناو جمهوری لە کۆمەلگای ئێرانە خاموش کراوە سەرکوت کراوە و جمهوری ئیسلامی لەم بابەتۆ بۆچی ژنانی باردار یا بۆچی ژنانی حامڵە دەستگیرە کات و ئەیانواتە ناو زیندانەکانەوە لە ئەوەڵین ڕۆژی حامڵەگیان و تا ئاخرین ڕۆژێکە کە مناڵەکانیان بەدوایێت و بە دوایە چە اتفاقاتی تر ئەکەفێت هیچ چەشمەڕوویەکی نییە یعنی هیچ نەوعی شەرم و ئەباهێکی نییە لە وەزعیەت ڕۆحی ڕەوانی بەشەرەکان. فقط ترس و وەحشەتێکە بە نەزەر من ترس و وەحشەتێکە کە بۆی کە مردمی فرەتر پێ بێدەنگ بکات بۆی کە بنیشان مردمی بات کە دەسەڵاتی ڕەشی و حکمی ڕەشی غیرە ئینسانی لەو کۆمەلگایەیە لە هەر نەوعە ئەعترازاتێ چه ژنانێکە کەوا باردارن چه ژنانێکە کەوا تازە مناڵیان ئەوێت و وەلێ بازم دەستگیرە کردیانەوە. بۆیە من پێم وایە جمهوری ئیسلامی لەوە بێپەرواترە و لەوە دەسەڵات ڕەشترێکە کە ژنان بە وفور لە سەراسەری ئێرانە بە حامڵەگی ئەواتە ناو زیندانەکان و لە زیندانەکانی جمهوری ئیسلامی تەیە ئەم 44-45 ساڵە وجودیان هەیە. وەحشەتێکە جمهوری ئیسلامی نیشان گەرەێکی بەوە بنیشان مردم بەو شێوە لە واقع دەنگی مردم کب بکاتەوە. درست. هیوادارم جوابی و پرسیارتانە. زۆر سپاس بە بەڕێزت. هاوڕێت و بە باری دەرونی ژنی دووگیان لە زینداندا چۆن دەبێت یان کاریگەریە دەرونیەکانی بارودۆخی زیندان لەسەر ژنانی دووگیان بە زمانێکتر چۆنە؟ من خۆم یەکێک لەو ژنانە بووم کە لە دوای 2 هەفتەی حامڵەگیمەوە یانە دوای 2 هەفتە حامڵەگیمەوە لە زیندانی جمهوری ئیسلامیە بووم تا 4-5 مانگیش دوای ئەوەی کە مناڵەکەم بە دنیا هاتووس. خراپترین حاڵەتێکە کە بۆ هەر ئینسانێک بتوانێت ئەو شتە ڕووبات. یعنی ئەشێ بە نەزەر من ئەشێ ژن بی کە بتوانێت چۆن ژن هەستی زۆر ناسکترە
هەستی زۆر زەریفترێکە لە هەست و جسم و ڕۆحی پیاو بۆ بۆنۆ کابێژن بیت کەشێت دەرک بکەیت چە وەزعیەتێکی ڕۆحی فکری جسمانی بەسەرتان هەیە ژن تەبیعەتەن وەختی حامڵەست کولەن هەستی زۆر ناسکتر زۆر حساسترێتەوە لە مەوردی زۆر شتەوە ئەسان بەستگی بە سن و ساڵت نییە کە تۆ چی بە نەزەر من خراپترین و نائینسانی ترین شرایطی ڕۆحی ئەو دۆرانەیە بۆ ژنێک کەوا حامڵەست کەوا هەر ڕۆژ هەر سەعات تەهدیدی مەرگ لەسەریا هەیە و بدونە هیچ ئیمکاناتێکی پزیشکی تۆ لە ناو ئوتاقێکی بێ هیچ ئیمکاناتێک بێ هیچ گەرمایەک بێ هیچ تەوەجۆیەکی ڕۆحی ڕەوانەیەکەوە بێتەکەن بەڵکو خراپتر بەسەر تا هەموو شتێکی غیرە ئینسانی دا ئەبەزێنن ئەویش لەوەی کە هەر لە حەزە تهدید دەکەن کە ئەعدام دەکەن قەینا بە ئەعدام دەکەن با بتکەن وەلی ئەو شکنجە ڕۆحی ڕەوانیە ئەمی یەکێک لە فکر ناکەمەوە هیچ پزیشکێک لە دنیا بتوانێت ڕۆح و ڕەوان دایکێکە یا ژنێکە کەوا حامڵەست هالە زندانە ئەویش زندان فەرق ناکات زندانە وەلی لە شەرایطەکە لەژێر گەنترین و غیرە ئینسانی ترین شکنجەی ڕۆحی ڕەوانیە ئەوە هیچ پزیشکی لە دنیا بە نەزەر من ناتوانێت ئەو ڕۆح و ڕەوانە بواتە ڕۆح و ڕەوانێکەوە کەسێکە حامڵە نیە و ئەیوەنە ناو زندانەکانەوە شەرایطێکی بێنەهایت غیرە ئینسانیە شەرایطێکی ڕۆحی زۆر نالەبارە ژن وەختێک حامڵەست زۆر حساسە بێتەوە بە زۆر شت حتا بڕی وەختکە لە هەیە کە ژنان وەختی حامڵن بۆی لای دەسەکەیان بۆی بەدەن یا بۆ لیباسی لای دەسەکەیان حساس ناڕەحەت ناتوانن بەڵام لە زندانە مەجبوری هەموو شتێک قبول بکەین دروست شەرایطێکی زۆر نالەباری غیرە ئینسانی هەورە تو بە دوایەوەی کە ژنێکی دووگیان ئەوە لە زیندانە بۆ بارودۆخەوە وەزعیەتی لە بواری زۆرە و کێشانێک کە جەنابەت باس کرد دوای ئەوەی کە ئەبێتە دایک دۆخی دەرونی و کاریگەریەکانی زیندان لەسەر مناڵەکە چۆن دەبینن من زۆر وتم سەر ڕایەکە کە خۆم متاسفانە خۆشم تەجروبەیە و شەرایەتم کردووە زۆر مەسەڵان لە مەوردی کولی زیندانەکانی ئێرانە و واقعا مطالعەم کردووە شام کردووە ئێستا کە لە حاڵ حاضرە ئەو بە ئیسلاح ئەمارێکی کەوا هەیە 426 مناڵ هێشتا لە زندانەکانی ئێرانە وجودیان هەیە لە زندانە لە تەک دایکەکانیانە سەرکە وەختێک دایکێکە مناڵی ئەوێ لە زندانە بە شەرایطی ڕۆحیە و ئەسان فرێ لە ئەم ژنانە کە لە وەختێ بە دنیا هاوردنی مناڵەکانیان لە نەبوونی ئیمکاناتی پزیشکی و بێهداشتی متاسفانە گیان لەدەسەدان بە خاطرەوەی کە هیچ ئیمکاناتێکی پزیشکی لە ئەختیاریانە نییە و زایمانش کارێکی ئاسان و ڕاحەت نییە وەلی دایکێکە کەوا مناڵی ئەوێ سەرکە دایک حازرە لە هەر شەرایطێکە خۆی لە هەر شەرایطێکە قوربانی بکا بۆ مناڵەکەی بۆی کە مناڵەکەی ڕاحەتر بتوانێ ژیانکە بۆی کە مناڵەکەی لێ لای دەستیابێ بۆی کە هەزاران دایک لەبەر تۆپ و خۆمپارە چە لە ئێران و وەلشە وڵاتانی ترە خوانە نەبەر گولۆ خوانە نەبەر قوربانیەکەن بۆ مناڵەکانیان بەڵام تەسەووریکەی کە مەسەڵ ژنێکە کە مناڵەکەی بەسا بە قانونی زیندان کردویانە قانونێکی هینیان نییە منتها فرە مؤسسەوە لە ئینسانی دروست بوون کە ئەم مناڵە تا 2 ساڵ بۆی هەیە لای دایکەکەیەوە بێت حتا ئیجازەیان نییە بێنە دەست مەسەڵەن قەوم و کەس و کاری ئەم ژنە و ئەم مناڵە لەم دایکە ئەگرنەوە لە حاڵێکایە کە ئەم مناڵە خەریکە شکڵەگرێ خەریکە دایکی ئەناسێ خەریکە لەم دایکە بە دنیا هاتگە خوێن و جگەر و هەموو شتێکی لەم ئینسانەسە بەڵام ئەم ژنە و ئەم مناڵە کە وەختێک لە یەکجیا ئەبنەوە غیرە ئینسانی ترین شرایطی ڕۆحیە بەسەریان هاتێت کە نەژنەکە ئەزانێ وەضعیەتی مناڵەکەی ئەوێتە چی و مناڵیە لێگرنەوە بە زۆر یعنی لە نظر منەوە یعنی حتا هیتلێر فقط توانی ئەو کارێک کرد واقعا هیتلێر فقط دەتوانێت ئەو کارەکە یعنی ئەوە
ئەگەر گەرەکە بێ وەستی کەی وەستکردنی ئەم کارە غێرە ئینسانیە سەختە هەم دایکەکە بە شدەت لە لەحاظی ڕۆحی ڕەوانیە و تووشی مشکلات دەبێت و هەم مناڵەکە زۆر تووشی مشکلاتێکی عەجیب و غەریبە بێت کە وەختێک ئەو مناڵە لەو دایکاکەنەوە وتم حتا نایدەنە دەست خانەوادەی دایکەکە کە ئەو مناڵیان لێنیا کردەسەوە ئەێنە دەست مەسەڵەن ئەمور زیستی ئەوەی کە کەوا لە ئێرانە هەیە و ئەم مناڵە ئەدەنە دەستیانەوە خەی کردیان مناڵە مەسە مەسئولیەتی ئەم مناڵە بگرێتە ئەوەدە هاوڕێت و بە مانێ بزانین ڕوتینی ژیانی ڕۆژانەی دایک و منداڵێکی بچووک مناڵێکی بچووک لە زینداندا چۆن نەگوزارێت سێکە وەختێک مەسەن دایکێک مناڵێکی هاوردۆستە دنیا لە سلولێکایە بدونە هیچ امکاناتێکی پزیشکی بدونە هیچ امکاناتێکی اجتماعی بدونە هیچ امکاناتێکە کە بە هەر حاڵ هەم بۆ دایکەکە بۆی کە بتوانێت بگێتە مناڵەکە حداقل ئەو نەشتی پێبەنە لە حازی تەغزیەوە کە بتوانێت شیری بێت شیر باتە مناڵەکەی و حتا مەسەڵەن بگەین بە وەزعیەتی مناڵەکە لە لەحازی بێهداشتی و لە لەحازی پزیشکیەوە وەزعیەتێکی بێنەهایەت ئەسەفباریان هەیە لە ناو زیندانەکانە و هیچ امکاناتێک لە اختیاری ئەوانە نییە لە ناو بعضی لە زیندانەکانە لە ئێرانە مەسەن دووسێ دانەتر ژن هاوبەندی مەسەن لەو ژنانە بەعزەنە چەند کۆمەکیان پێ بکەن بۆی کە مەسەڵەن ئەم مناڵانە بتوانن ڕێزەی حداقل تا بژوژێتەوە تا مناڵەکە خۆی بگرێت تا بتوانێت تۆزێ وەکو ئەوەی کە هەر لە برسی حداقل نەمرێ خۆیان لە ناو خۆیانە چتلێک تەهیەکەن لە حازی موادی غەزاییە و یا مەسەڵەن موادی بەهداشتی و کە بتوانن بیانە ئەم مناڵە وەختی ژنێک لە ناو یەکدانە سلولە و مناڵێکی هەیە بدونە هیچ امکاناتێک یعنی فرێ 90% لەم ژنانەکەوە لە زیندانەکانە هەن مناڵیان هەست خانەوادەیش بە نوعی لە ناوەکان ئەوە ناتوانن پیانە بگەن یعنی لە دەرەوە دەی تەسەوری کە مەسەڵەن تۆ لە یەک ئۆتاقی هیچ نوع امکاناتێکت نییە بەڵام لەسەر ڕای ئەو گشتە مشکلاتە اجتماعی سیاسی و شکنجەی ڕۆحیەکەکەوا بەسەر دایکەکە هەیە لە ناو زیندانە و جۆ فەزایکەکەوا لە ناو خودە زیندانە یعنی تعریفکردنەوەی کە بۆ مناڵ طبعا لەو سنا مناڵە کە مەسەڵەن بۆی تعریفکە من لە زیندانە وەلێەوەی کە حتا بتوانانی بە شادی بەدەم ئەم مناڵتە وەختی شیرەکەی پێ بکەنیت مناڵێکەکەوا خەریکی شیرۆخان لەوە مەحرومە لە کەنینێکەوە دایکەکە خەریکە شیری پێ ئەدا بەدەم مناڵەکە بکەنێکام زمان خەریکە شیرەدا ئەو مناڵە لەوە مەحرومە شرایطێکی بێن هەیە وحشتناک شرایطێکی بێن هەیە غێرە ئینسانی لە لەحازی ڕۆحیە و دایکێکە وەختی خەریکە مناڵە بە شیرەکەی تواشای مناڵەکەیەکە فرمیزک ئەوارێنێ بەسەر مناڵەکەیە کە وەختێکە خەریکە شیری تێدا لە ناو زیندانە جا بتوانێت شرایط ڕۆحی ئەم مناڵە بێتە چەوە شرایطی ڕۆحی ئەم دایکە ئەوێتە چی کە لەو شرایطە غێرە ئینسانیە بەرخوردارن لە ئوتاقێکی بوچکە لە ئوتاقێکە کە یەکدانە تەختی ئەوی شەگەرەکەی تاوی تەختێکی ئاسمینەیە هالەتەیە بۆ دایکەکە و بۆ مناڵەکە بدونن هیچ امکاناتی تر اجتماعی و بدونە هیچ امکاناتێکی پزیشکی لە اختیاری ئەو مناڵانە بێت حتا وەختێک نەخۆشەکە مناڵەکان لە ناو زیندانە لە ئەستنە مشکلەیشە هیچ امکانات پزیشکی نییە هیچ پزیشکی لە بیانیەکە بگەیت بەمانە و بۆ اعتراضاتێکی زۆر هەیە هەم لە دەرەوەی زیندان وە هەم لە ناو مواسسەیەک هەن کە خۆبەخش خەریکن کارەکەن لەگەڵ ئەو مناڵێ یا لەگەڵ ئەو دایکەلە لە دەرەوەی زیندان ئەوانە مەسەن تۆزێک ئەتوانن مەسەڵەن کۆمەکی ڕۆحی یا ئەوەی کە مەسەڵەن ئیمکاناتێک بۆ ئەو دایک مناڵەتە یەکەن کە ئەیوەنە بۆ مناڵەکان یا بۆ دایکەکان لە ناو زیندانەکەیان لە ناو زیندانەکانەوە بەڵێ هەوڕێ تو بە ڕاستی لە وەزێکی وایە کە هەروە خۆت وتت مەگەر لە دەست هیتلێر بەرات بێ جەنایەتی وا لە ئاوا بارودۆخێکە بۆ وەزێکە ئەو کاریگەریانەی کە لەسەر دایکی دووگیان لەسەر مناڵەکان ئەو کاریگەریانە لەسەر ڕوح و ڕەوانی مناڵێکی بوچک دروست دەبێ مانێ بزانین کاریگەریەکانی زیندان بەسەر ڕوح و ڕەوانی منداڵانی ناو زیندان و لە ژیانیاندا بە گشتی دواتر ئەوانە چۆن خۆ نیشانەدەن دوو نوع لەم هێنانایە یعنی قانونێکی مشخص لە واقع لە ئێرانە لە مەوردی ئەم مناڵانەکەوە لە ناو زیندانە بە دنیاتێن
قانونێکی مشخص نییە چون قانونێکی غیرە ئینسانیە بە تۆر کولی کە دەسەڵاتی هەیە بەسەر ئێرانە سرێک لەم مناڵانە ئەمێنەوە لە ناو زیندانە تا سنی 6 تا 11 ساڵ ئەکسەرەنیان لە 2 ساڵگی و ئایندەنە دەرەوە ئایندەنە بە ئیسلاح ئیدارەی ئەموری زیستی کە پێم وابێ ئەو خانەی سەرپەرست لە مناڵانەوە لە ناو ئێرانە بەڵام سریەک لەوانەکەوە ئەمێنەوە بۆیان هەیە مەسەڵان بۆیان نییە وەلی وەکو هین کە حتا ئەمورزیستیەکانیش کە پڕن و تەحویڵیان ناگرن ئەمێنەوە تاکو سنی 11 ساڵ ئەمە حدا ئەکسەر سنێکە کە مەسەڵ مناڵەکان لە ناو زیندانە بمێنەوە تەسەوری کە بزانە ئەم مناڵانە لە چه شرایطێکن لە چه وەزعیەتێکن لە کوێنان خەریکن کایەکەن لە کوێنان خەریکن ڕشتی ڕۆحی جسمیەکەن لە کوێنان خەریکن ڕشتی سیستمی ڕەوانیەکەگەن کەوە لەنا ئەو زیندانانە بارتێت ئەو لە نەوانەیە کەوە لە ناو زیندانن ئەم مناڵانە تا سنی 11 ساڵ مەوردی تەجاوز و دەستدرێژی لەلایەن زندان بانەکان و لەلایەن ئەو کەسانی کەوە لە ناو زیندانەکان خەریکن ئیدارەی ئەو زیندانە ئەکەن دەستدرێژیان بەسەرعاکرێت مهم نییە چه کوڕە و چه تەنیش بێت فقط يعني تصور كرني وحشتناك سخت براسي يعني تصور كرني يعني فاجعة ميزة أما نزور ذات صلاة دسترجيان بسراكرية كلا سني 6 سالگی تبرم لناو زندانه كان بسربا أما نيكي شواتين درو متاسفانه ك لزندانه كان جمهوري إسلامية تنها كجمهوري سياسي نية بتعب جرمي جرائم سياسي كيريا بيتن متأسفانه لكشورك كوا جمهوري إسلامية حاكميتك جمهوري إسلامي داناوا زولج مكان هن بداخل بدليل فقر وفلاكتك كوا لناو جامعة موجودة تنفروشية كان لتنفروشي حاملة بهر حال أجيرين بإصلاح بام جرما أجيرين لسورتك أم دا صلاة خوي أم وضعيتي بناو جامعة هاوردوا وقت أم من علانا قور أون متأسفانه للحازي روحي روانية وبنيامكي سالم نيا فران بنيامكي سالم نيا فران مجبور أكثر كوقت جوراون كوقت جوربون أما زور بنمونش بين راو براسي أمشتو وزور يشباسة كريه لسر أمشتانا سر الرأي وتم أنجمانه لكي زور دسيان داوت دسيك كومك بمنالانا كان للحازي روحي رواني كومك بمجنة لبكن بلان وضعيتي كي روحي رواني سالم يعني بشكل لوانا أچنە ناو حتا دوایی ئەچنە ناو دەوڵەت بۆی کە بتوانن ئەچنە ناو حکومەت بۆی کە بتوانن کەس بکوژن یعنی وەکو کەسێکی جانیان لێ دەرتێ هەمویان نا بەڵام بەشێکی زۆریان چونکە ئەو شرایطی ڕۆحی ڕەوانیە وای پێیان کردووە کە دوجارە چۆن لەکوێ گۆرە بوون لەکوێ هاتوونەتە دنیا بەداخەوە وەکێ لەوێ ئامۆزشی چیان دیوە کە وەختێک لە زیندانەکان بەرەون مناڵەکان ممکنە دایکەکە فران لە دایکەکان هەرمێنێتەوە بەڵام مناڵەکانێکی کەێنە ئوموری زیستی بەشێک لەو مناڵانە هەمویانە متەئەسفانە ئەو نەبنیانگەلێکی شارلاتان لە ناو شارەکانە شارێ مختلف زیندانێ مختلفە و بەشێکیشیان بەعزەن دوای ئەو پشتە زەرەباتە ڕۆحی ڕەوانیە بنیامۆلێکی باشیان لێ دەرەچێت بەڵام وەفرەکەم پێشێت بەداخەوە بۆ شەرایطێکە کوالێنا هەست و ئەمە دایکەکان نیمەیان لە لەحاظی ڕۆحی ڕەوانیە قاتیەکەن واقع وەختی مناڵەکانیان خۆنەتەوە دوای 2 ساڵەوە یعنی لیانەگرنەوە و هیچ خەبەرێکیان لیان نییە دایکەکان نیمەیان قاتیەکەن بەداخەوە پێش انقلابی ژنجیان ئازادی 39,000 ژن لە زیندانەکانی جمهوریە ئیسلامیە بوون لە سەراسەری ئێرانە لەمانە هەمووی مناڵ فرێت لەمانە مناڵیان بە دنیا هاوردووە دەیفرێت لەمانە لە حەزی ڕۆحی ڕەوانی و تێک چوون و هیچ کەسێک لێ نەباسییان ناکەم متەئەسفانە هیچ ئەنجومەنێک باسی ئەم شرایطە ڕۆحی ڕەوانی ناکەن یعنی شتێکە کە ئەگەر وەختی ئەچیتە سەر ئامارەکان ئەگەر وەختی خەریکە ئەیبینی ئەگەر ئەچیتە داستانی واقعی کە چه ڕوو ئەدا لە ئێرانە چه ڕوو ئەدا لە زیندانەکانی ئێرانە زۆر بەشەک واقعا حەزی ڕۆحی و خۆشی زەربا بینێت بەڕاستی هاورە تو باگەر لە کۆتاییە باسێک لە بنەماڵە بکەین نمونەیەکی فەرزی لە نەزەر بگرین ینی نمونە گەر ژنێکی زیندانی دایکی 4 منداڵ بێت باو بڵین کە 2 مناڵیان لە زیندانیان نەبن لە دەروی زیندانە بن
و دوو مناڵەکەی تری بەهۆی ئەو تەمەنە دیاریکراوەوە کە باسان کرد بە تەمەنێکی کەمیان هەیە لەگەڵ دایکیان لە زینداندا بن و ماوەیەکی 3 ساڵە 4 ساڵە لە یەکتر دوور بن. لەم حاڵەتەدا زیندان چ کاریگەریەکی لەسەر ژیانی تەواویان بنەماڵەیە دەبێت؟ بۆ شەکە شتێکی کامڵەن واقعیە، شتێکی کامڵەن تەبیعیە. وەختی کە مناڵێک هە لە زیندانە وتم ئەسڵ مهم نییە بە چه جورمێک هات لە زیندانە، های لە زیندان یەک مشتی وشی و فاشیستە لە ئێران لە کولە بەستگی بە ڕۆحی ڕەوانی خانەوادەوە لە کەس کەوا مناڵی ئەم دایکە ها لەلایەنەوە واقعەن چۆن ئەتوانن کە بالاخره بەم مناڵە بقبولن و بێژن یعنی ئاموزشێک بێ لە واقع دایکی تۆ گوناحی چی بۆ بە چه جرمی گیریاوە و تۆ بۆچی دایکی تۆ مثلا لە زیندانایە. ئەمە لەلایەن خانەوادەکان و زۆر تەئسیری هەیە. یعنی خانەوادە چۆن ئەم کۆسبە بە مناڵە ئەگەیەنێت. زۆر لە خانەوادەکان هەن کە متەئسفانە خۆیشان چون کون لە حاز ڕۆحی ڕەوانیە و داغانن ناتوان ئەم مناڵە قەناعەت پێ بکەن بە دەلیلی ئەوەی کە دایکی تۆ هەرچی بێ دایکی تووە و حەقی ئەوەی نییە، جورمی ئەوە نییە کە لە زیندانا بێت. ئەگەر معتاد بێت ئەم دایکە، ئەگەر تەنفرۆش بێ ئەم دایکە، ئەگەر سیاسی بێ ئەم دایکە، بە هیچ جورمێک هیچ ئینسانی حەقی نییە لە زیندانەکانە بێت و مەخسوسەن ژنەلێکەکەوە مناڵیان هەیە و مناڵەکانیان لێسەنەوە. ئەمە لە هەردوو بابەتەکەیە و کە ئەو مناڵێکەکەوە ها لە دەرەوەی زیندان و دایکی لە ناو زیندانە ئەزانی وەسە خشونەت عەلەی ژنان، چەوەی کە مەسەن تەجاوز بکرێ بە ژنان، چەوەی کە ژن بە زۆر بدرێ بەشوو. لە واقع هەردووکی یەک دانە جرمە و یەک دانە جنایەتە بەسەر ئینسانیەتە کە خەریکە ئەکرێ. چەوەیکە ژنەکە ها لە ناو زیندان و مناڵەکە لە دەرەوە، چەوەیکە هەردووکیان هانە ناو زیندانەوە لە لەحازی ڕۆحی ڕەوانیە و بەسەری ئەو دایکە و ئەو مناڵە ئەم زەربە ڕۆحیە ئەدرێت کە ئەم فاصلەی ئینسانی لە بینیان نادرێ. ئەو جۆرێکە کە ئەشە مهر و محەبەت بدرێ بە مناڵە لە هیچ کوێنەکە پێ نادرێ. هیچ باوە گەورە و دایە گەورەیەک ناتوانێت ئەم محەبەتە، ئەم مهرە، ئەم ئاموزشەیەکە کە حەقی هیچ ئینسانێک نییە لە زیندانا بێت بەم مناڵیە تەحویل بدەن کە جرمی دایکی تۆ یا جرمی تۆ ئەوە نییە کە ئێستا بێ دایکی لە دەرەوەی، جرمی ئەوە نییە کە من ئێستا تۆ بەخێوەکەم. و ئەمە شرایطێکی زۆر ڕۆحی ڕەوانی هەیە بەڕاستی لەسەر هەم لەسەر مناڵەکە و هەم لەسەر بنەماڵە و هەم لەسەر دایکێک کە لە ناو زیندانەکانایە. بەڵێ زۆر سپاس بە جەناب بەداوڕێت و بە بۆنەی کەمی کاتی بەرنامەکەەوە من پرسیارێکی ترم نییە، گەرچیم باسە بەڕاستی زۆر لایەنی ترە توانێت لە خۆ بگرێ و قسەی لەسەر بکرێ. قسێکتان کرد بەڕێستان لە نێوان قسەکانتانە وتە ئەنە کاتێکی ژنێکی دووگیان لە زیندانە سەرباقیەوەی کە دووگیانە و لەو بارودۆخە تایبەتەی خۆیەتی بازم شکنجەی ڕۆحی و ئەوە کرێت کە هەڕەشەی ئیعداموانی لەسەرەکرێ. قسە کرد وتت خۆقەی ئیعدام بکرێ، ئەوە نا وەزعیەت و بارودۆخەکە لە حازی ڕۆحیەوە سەختە کە سەد خۆزگەم بە ئیعدامەکە، ینی ئەوە ئەمەوێ ئەوە بڵم ئەتواندرێت لە زۆر لایانی ترەوە ئەم باسە قسەی لەسەر بکرێ. بەڵام کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە چێ لە کۆتایە ئەگەر خۆتان پرسیارێکی ترم نەماگەر خۆتان بتانەوە شتێک ئیزافە بکەن قسێکی نەوترا و بفەرمونون. من زۆر سپاسی ئێوە کەم و یەک دنیا مەمنون و من ئەوەی کە دقیقاً واسەوەی تکرارتان کردەژم ئەرێ یعنی تۆ وەختێک ژنی و هاتە زیندانە و هەر سانیە خەریکی تاهدیدەوەت لەسەرە کردە تەنها بە تەنهای خۆی ئەو مەعمورەیەکێکەوە لە پێش دەرگاکە دەساوە حتا ئەگەرکە ئەو کارەش بە عەمەڵکرد نیشانی تۆی نەدا بەڵام پێت بێژێ پێت تەجاوزەکەم وەکو ژن. یعنی ئەمە کافیە لە لەحازی ڕۆحی ڕەوانی و کامیژنە چنە داغانەوێ. یعنی ساڵهای ساڵ لە واقع تەراپیکی گەڕێکە تا بتوانێت سالم بێتەوە، تا بتوانێت بنوێتەوە بنیامێکی عادی بگەڕێتەوە ناو جامعە. و متأسفانە جامعەی ئێران باتەوەجۆ بە ساڵهای ساڵێک جمهوری ئیسلامی دەسەڵات و فەرهەنگی کە ڕەشەکە بەسەر جامعە دای سەپاندووە زۆر لە بنەماڵەکانش بەداخەوە ئەو شتە بە تەئید ئەبینن کە ئەو ژنە حەقی خۆی بوای لێبێ. هیچ ئینسانەوە مەخسوسەن ژنان
حەقی ئەویانە نییە تەجاوزیان پێ بکری حەقی ئەویانە نیە مناڵەکان لێ بسەنێرێتەوە حەقی ئەویان نییە بە حاملەگی معلوم نییە چی بەسەریانەتێ مهم نییە لە هەر بە دلیل لە دلیلەکان حاملە بوون و کەوتونە سەناو زندانەکانەوە یا لەژێر دەستی ڕەشی ئیسلامە بە تۆر کولی خەریکن ئەمانە بە محکومیەتی ئەوە و بە محکومیەتی ئەوەی کە تۆ ژنی حەقدا ئەوە و کارانان نەکردن من زۆر سپاسی ئێوە کە مەروەکە خۆشتان وتان بە هیوای ئەوەی کە هیچ زندانی لە دنیا نەمێنێ و هیچ دەسەڵاتی کە ڕەشی ئیسلام لە سەراسەری دنیای نەمێنێت زۆر سپاس بۆ ئێوە و مەمنونم و هیوادارم و زۆر سپاس بۆ دایکانە کەوا لە زندانەکانە هەن و حامڵەن و مناڵیانەوێت لە زندانەکانە بە هەر جۆرمێ لە جۆرمەکان گیریاون ژنن لە زندانەکان و خەریکن ئازارەکێشن زۆر سپاس بۆ ئێوە مەمنون زۆر سپاس هاوڕێت و باکە قبوڵی زەحمەتان کرد لە بەنامەی ژیانەوەی ئەمڕۆماندا ئامادە بوون زۆر سپاس بۆ قسە بە نرخەکانتان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوە و زۆر مەمنون لە ئێوەیش کە ئەو مەجالەتان بە مندا بە کەماڵ افتخار و سپاسانەکە کاتێکی خۆش زۆر سپاس خۆشتریش زۆر سپاس بۆ میوانی بەرنامەکەمان هاوڕێت و با کەمانگەر چالاکی سیاسی زۆر سپاس بۆ ئێوەی بینەری خۆشەویستیش کە تا کۆتایی بەرنامەی ئەمڕۆ ژیانەوە لەگەڵماندا بوون تاڵقێکی تری لە بەرنامەکانی ژیانەوە ماڵاوە